الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم اللقاء. خوشکان و برایانی مسلمانی بەڕێز و خۆشەویست، خۆشحاڵم کە لە ئاڵلقەی دووەمی زنجیرەی ڕەوشت و ئەدەبە کۆمەڵایەتیەکاندا بە دیدارتان شاد دەبمەوە. لەم ئاڵلقەی دووەمدا باسی ڕەوشت و ئەدەبە خودیەکان دەکەین، یعنی الأخلاق والآداب الذاتية. ئەو ڕەوشت و ئەدەبانەی کە مرۆڤ دەبێت لە ذاتی خۆیدا بەرجەستەیان بکە و بیان هێنێتە دی. بێگومان لە خودی خۆدا بە ئەدەببوون و ڕەوشت بەرزبوون بناغەی لەگەڵ دەوروبەر و لەگەڵ خەڵکدا بە ئەدەببوون و ڕەوشت بەرزبوونە. و بە ئەدەببوون لە خزمەت خوا سبحانه وتعالى و لە خزمەت پێغەمبەردا صلی الله عليه وسلم، ئەویش بناغەی هەموو جۆرەکانی ئەدەب و ڕەوشتی بەرز و جوانە. کەواتە ئەگەر بمانەوێت لەگەڵ خەڵکدا بە ئەدەبە بەرزەکان بە ڕەوشتە پەسەندەکان مامەڵە بکەین، سەرەتا دەبێت لە خزمەت خوادا سبحانه وتعالى بە ئەدەب بین و پاشان لە خزمەت پێغەمبەردا صلی الله عليه وسلم، کە وامان کرد لە خودی خۆماندا ئەدەب و ڕەوشت و بەهای بەرز لە خۆماندا دێنینە دی. ئەنجا ئەگەر لە خزمەت خوادا بە ئەدەب بووین و لە خزمەت پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام و لە ذاتی خۆماندا خاوەنی ئەدەب و ڕەوشتی بەرز و جوان بووین، ئەمجا دەتوانین لەگەڵ خەڵکدا بە ئەدەب و ڕەوشتی بەرز و پەسەند مامەڵە بکەین. ئەڵبەتە لە خودی خۆدا لە ذاتی خۆدا بە ئەدەببوون و ڕەوشت بەرزبوون زۆر شت دەگرێتەوە. وەکو گوتم دەگونجێ کتێبێکی لەسەر دابنێین و من کتێبێکم هەیە لەو بارەوە بە ناوی مەوسوعەی ڕەوشت و ئاکاری ئیسلامی کە 600 لاپەڕ زیاترە، بە تەفسیل لێوێدا باسم کردووە. بەڵام ئێمە دەتوانین بڵین ئەدەب و ڕەوشتە خودیەکان، ئەو ئەدەب و ڕەوشتانەی کە تاک مرۆڤ لە ذاتی خۆی دەدایان هێنێتە دی، دەبن بە دوو بەشی سەرەکی. یەکەمیان پاک و چاکبوونی ڕوح و ناخ و دڵ و دەروون. مرۆڤ دوو بەشە، بەشێکی پەنهان و بەشێکی دیار و بەرچاو. بەشە پەنهانەکەی ڕوحی پێدەگوترێ، دەرونی پێدەگوترێ، ناخی پێدەگوترێ، دڵی پێدەگوترێ. جا بەشی سەرەکی و بنەڕەتی خاوەن ئەدەب و ڕەوشتی بەرز و جوان بوونی مرۆڤ لە ذاتی خۆیدا بریتێلەوە کە ناخەکەی دەروونەکەی دی و پەنهانی پاک و چاک بێ. ئەویش دووشت دەگرێتەوە، یەکەم عەقڵ و هۆشی دەگرێتەوە و دووهەمیش دڵ و دەروون و هەست و نەسەکانی دەگرێتەوە. عەقڵ چەقی بیرکردنەوەیە، چەقی هۆش و بیرکردنەوە و کۆکردنەوەی زانیاری و معلوماتە. دڵیش چەقی ئیرادە و ویستن و نەویستن و خۆشویستن و ڕقلێبوونەوە و ڕەفزکردن و قبوڵکردن و چەقی بڕیاردان و چەقی خولیا و هەست و نەستەکانە و چەقی عاتیفە و سۆزە. مرۆڤ بە عەقڵ زانیاری کۆ دەکاتەوە، بەرپێی خۆی دەبینێ، بەڵام بە دڵ و دەروون ئەو شتانەی کە پەسەندن خۆشی دەوێن و دەیەوێن و بۆیان دەچێ و ئەو شتانەی کە پێی ناپەسەندن، پێی خراپن، هەوڵ دەدا خۆیان لێ بپارێزێ، خۆیان لێ دوور بگرێ و ڕەفزیان کە. کەواتە یەکەم بریتێ لە پاک و چاکبوونی ناخ و ڕوح و دەروون، کە ئەویش وەکو گوتم هەمێ دەبێتەوە بە دوولق. یەکەم عەقڵ و هۆش. عەقڵ هۆشەکە ڕازاوە بێ و ئاوەدان بێ بە زانیاری بەسوود، بە تێگەیشتن، بە وریایی و هۆشیاری لەبارەی دین و ژینەوە. لقی دووەم بریتێ لە دڵ و دەروون، دڵ و دەروونەکەش بێدار بێ بە یادی خوا و ئاوەدان بێ، ڕازاوە بێ بەو سیفەتانەی کە لای خوای پەروەردگار پەسەندن: ئیمان، تەقوا، ئیحسان، خۆشویستنی خەڵک، دڵسۆزی بۆ خەڵک، هەتا دوایی. جاری کە شەر ئەو شیعرەی مەحووم هێناوەتەوە ڕەحمەتی خوای لێبێ،
قسەیکی جوان دەکات دەڵێ سەر کە هۆشێکی نەبێ زڕکە تاڵم بۆ چییە دڵ کە جۆشێکی نەبێ شوشەی بە تاڵم بۆ چییە سەر دەبێ عەقڵ و هۆشی تێدا بێ دڵیش دەبێت جۆش و خرۆش و محەبەت و خولیا و هەست و نەستی پاک و چاکی تێدا بێ ئەمە بەشی یەکەم لەو ڕەوشتە خودیانەی کە مرۆڤ دەبێت لە ذاتی خۆیدا خۆیان پێبڕازێنێتەوە بەشی دووەم پاک و چاکبوونی جەستە و ڕواڵەت مرۆڤ وەکو چۆن ڕوحێکە ڕوحێکی پەنهان و مرۆڤ وەکو چۆن دیوێکی پەنهان و نەبیندراوی هەیە کە دابەش دەبێتەوە بۆ عەقڵ و هۆش و بۆ دڵ و دەروون و خولیا و هەست و نەسەکانی دڵ و دەروون بە هەمان شێوەش مرۆڤ دیوێکی بیندرا و بەرچاو بەرهەستی هەیە کە پێ دەگوترێت جەستە جا وەکو چۆن مرۆڤ دەبێت هەوڵدا دەروونەکەی ڕازاوە و پاک و چاک بێ دەبێ هەوڵدا ڕواڵەتەکەشی جەستەکەشی پاک و چاک بێ و خاوێن بێ و ڕێک بێ با چەند فەرمودەیەک لەو بارە بێنینەوە لە سوورەتی البەقرە ئاەتی 222 خوا سبحانه وتعالى دەفەرمێ إن الله يحب التوابين ويحب المتطهرين بە دڵنیایی خوا زۆر گەڕاوانی خۆش دەوێن و خۆ پاککەرەوانی خۆش دەوێن ئەوانی زۆر بۆ لای خوا دەگەڕێنەوە خۆشی دەوێن و ئەوانش کە خۆ پاک دەکەنەوە بە تەئکید تەوبە پەیوەندی بە دڵ و دەروونەوە هەیە بەر لەوەی پەیوەندی بە ڕواڵەتەوە هەبێ دەبێت ئینسان لە ناخەوە بۆ لای خوا بگەڕێتەوە ئەمجا بە ڕواڵەت دەگەڕێتەوە و هەروەها خۆ پاککردنەوەش دیسان وەکو چۆن دیوێکی ڕواڵەتی و جەستەیی هەیە دیوێکی پەنهانیشی هەیە ئینسان دەبێت ڕوح و پەنهانی خۆشی پاکاتەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمایشتێدا کە ئەحمەد و موسلیم و ترمیذی و ئەوانە هەموویان هێناوێنەوە صەحیحە دەفەرمێ الطهور شەطر الئیمان پاک و خاوێنی نیوەی ئیمانە پاک و خاوێنی دیسان ئەوش هەم دیوی پەنهان دەگرێتەوە هەم دیوی ڕواڵەتیش دەگرێتەوە ئینسان دەبێت هەم ناخەکەی پاک بێ لە پاکی کاتەوە لە چڵک و چەپەری کوفر و شیرک و ڕیا و نیفاق و ڕەذائیلەکانی دی و هەم دەبێت ڕواڵەتیشی جەستەشی پاک بێ بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پاک و خاوێنی پەنهانی و ڕواڵەتی دەروون و دەری بە نیوەی ئیمان داناوە هەر لەو بارەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە شێوەیەکی دیاری کراوتر دەفەرمێ السواك مطهرة للفم مرضاة للرب ئەمیش ئەحمەد و نەسائی و ئیبن خوزەیمە و ئیبن حیبان هێناویانەوە ئەلبانی بە سەحیح داناوە دەفەرمێ سیواکردن واتە دەمودان پاککردنەوە پاککەرەوەیە بۆ زار ڕازیکەرە بۆ پەروەردگار ئەلبەتە سیواکردن کاتی خۆی بە لە قەداری عراق کردویانە بەڵام بۆ زانیاریتان هەتا لە کوردەواری زۆرجار کە گوترا سیواک وازان هەر ئەو دارەیە میسواک بەڵام نا سیواک واتە دەمودان پاککردنەوە ئەگە بە فەڵشە مەعجوونە بە هەر شتێک دەمودان باشتر پاک بێتەوە ئەو سونەتە باشتر دێتە دی هەر لەو بارەوە کە دەبێت جەستە پاک و چاک بێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ البسوا ثياب البياض فإنها أطهر وأطيب ئەمەش ئیبن ماجە هێناوێتی و ئەلبانی بە سەحیح داناوە واتە پۆشاکی سپی لەبەرکەم چونکە پاکترە و خۆشترە پاکترە واتە گەر پەڵەیەکی پێ بێ سڵکێکی پێ زیاتر لێ دیارە و مرۆڤ زیاتر پێی دەزانێت پاک و خاوێنەکەی ڕادەگرێت پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمایشتێکدا دەفەرمێ من أكل البصل والثوم والكراث فلا يقربن مسجدنا فإن الملائكة تتأذى مما يتأذى منه بنو آدم ئەمیش مسلیم و ترمذی و نەسائی هێناویانەوە صەحیحە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام هەر کەسێ پیاز و سیر و کوڕادە یا سیرمۆکە یا کەوەر ئەوانەی خوارد بە توخنی مزگەوتەکەمان نەکەوێت چونکە فریشتەکانیش ئازار دەدرێن هەز بە ئازار دەکەن و ناڕەحەت دەبن بەو شتانەی کەم وەچەی ئادەم پێی ناڕەحەت دەبن واتەوانیش بۆنی ناخۆشیان پێ ناخۆشە فەرمایشتی چکە لەو بارەوە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام خەمس من الفطرة الختان والاستحداد ونتف الإبط وتقليم الأظفار وقص الشارب
ئەمیش هەم بوخاری هەم موسلیم هەردووشیان هێناویانە. پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام پێنج صیفەت پێنج شت لە خوا ڕستکن لەو فیتڕەتەن کە خوا مرۆڤی لەسەر خوڵقاندووە. یەکەم خەتەنەکردن، دووهەم خۆپاکردنەوە لە موو لەو شوێنانەی کە مووی لێ دێ بنهەنگڵ و شوێنەکانی دی و مووی بنهەنگڵ لابردن و نینۆکردن و کورتکردنەوەی سمێڵ. کۆتا فەرمایش لەو بارەوە کە دەهێنین ئەوەیە کە پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام، یعنی بە هاوڵانی فەرموو خوالیان ڕازی بێ، فەرمووی ڕۆژێک دەچوون بۆ شوێنێ فەرمووی ئینەکم قادمون على إخوانكم فأصلحوا رحالكم وأصلحوا لباسكم حتى تكونوا كأنكم شامة في الناس. ئەمەش ئەبوو داوود هێناوێتی. فەرمووی ئێوە دەچن بۆ لای برایەکانتان بۆیە وەڵاخەکانتان بار و وەڵاخەکانتان چاککەن ڕێژیکەن و بەرگ و پۆشاکتان باشکەن تاکو وا بێنە بەرچاوەکو لە نێو خەڵکەوەکو خاڵ دیار بن، واتە لە ڕووی پاچی و چاچی و ڕێک و پێچیەوە. ئەمە بەنسبەت ئەوە کە ئینسان دەبێت لە ڕووی جەستەوە پاک و چاک و بۆنخۆش و ڕێک بێ، هەروەکو چۆن دەبێت ناخیشی پاک بێ. ئەنجا دوو فەرمایشتی دیکە دێنین کە هەم ناخ دەگرنەوە هەم جەستەش دەگرنەوە. پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام ئین الله جەمیل یحب الجەمال، خوا جوانە و جوانی خۆش دەوێت. ئەمە لە سەحیح بوخاری موسلیم داهاتوە، بەڵام ئەمە دیارە بەسەرهاتێکی لەگەڵدایە بە کورتی. ڕۆژێک پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی من كان في قلبه مثقال ذرة من كبر لا يدخل الجنة. هەر کەسێک بەقەدەر گرانایی گەردێک خۆبەزلگری لە دڵدا هەبێ ناچێتە بەهەشت. قال رجل إن المرء يحب أن يكون نعله حسنا وثوبه حسنا. مرۆڤ حەزەکە پێڵاوی جوان و پۆشاکی جوانی لەبەردابێ. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی إن الله جميل يحب الجمال، خوا جوانە و جوانی خۆش دەوێ. الكبر بطر الحق وغمط الناس. الكبر بطر الحق وغمط الناس. خۆبەزلگری بریتێلەوە حەق ڕەتکەیەوە و خەڵک بەکەم تەماشا بکەی، ئەوە خۆبەزلگریە. حەق قبوڵ نەکەی و ڕەفزیکەی بشزانی حەقە و بەکەمیش تەماشا خەڵەکەی. ئەگەرنا تەکەبور و خۆبەزلگری لە بەرگ و پۆشاکدا لە پێڵاودا لە کەلوپەلدا بەرجەستە نابێ. مرۆڤ تا ڕێک و پێک بێ تا پاک و خاوێن بێ، ئەڵبەتە بەبێ زێدە ڕۆیی و بەبێ ئەوەی کە وەکو شانازی پێ بەسەر خەڵکداکردن یاخود لیباسی شوهرە و بەرجێک لە بەرکاکە لە نێو خەڵکدا زەق بێ و دیار بێ، ئەگەرنا خوا جوانە و جوانی خۆش دەوێت. فەرمایشتی دووەم کە دیسان هەم ڕواڵەت و هەم دەرونی مرۆڤ دەگرێتەوە، پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام إن الله كريم يحب الكرم ويحب معالي الأخلاق ويكره سفسافها. ئەمیش حاکم لە مستەدرەکدا هێناوێتی و ئەلبانیش لە صحیح الجامعدا بژمارە 1801 هێناوێتی. پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام خوا سبحانه وتعالى بەڕێزە و بەخشندەیە، ڕێز و بەخشندەیشی خۆش دەوێ و حەز لە ڕەوشتە بەرز و باڵایەکان دەکا و ڕقی لە خوخدە و هەڵسو و کەوتە نزم و پەستەکان دەکا. ئەمە بێگومان دەبێت گەورەترین هاندەر بێت بۆ ئێمەی مسلمان کە ئێمەش ئەوەی کە خوا حەزی لێ دەکا حەز لەوە بکەین و هەرچی کە خوا ڕقی لێت ئێمەش ڕقمان لێ بێ و هەرچی کە خوا پێی خۆشە هەوڵ دەین لە خۆمان دەبێنی نەدی و هەرچی کە خوا پێی ناخۆشە هەوڵ دەین خۆمان لێ دوور بگرین. وەکو لە دایکمان عایشە خوا لێ ڕازی بێ پرسیار کرا دەربارەی ڕەوشت و ئاکاری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، فەرمووی كان خلق نبي الله القرآن. ڕەوشتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام قورئان بوو. قورئان چی دەفەرموو؟ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وای دەکرد. هەموو ئەو ڕەوشت و ئاکار و سیفەتە بەرزانی کە خوا خاوەنەکانیانی خۆش دەوێن، پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خۆی بەو ڕەوشتانە دەڕازاندەوە و هەموو ئەو شتانەی کە خوا خاوەنەکانیانی ڕق لێیە، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خۆی لێ بە دوور دەگرتن. بە تەئکید ئەگەر ئینسان شوێن قورئان بکەوێ و پێغەمبەری خاتەم صلی الله علیه وسلم کاتە سەر مەشقی خۆی گومانی تێدا نییە کە
دەگاتە لووتکەی هەرە بەرزی ڕەوشت و ئاکارە بەرزەکان و کاتێک ئێمە لە ذاتی خۆماندا دەبینە خاوەنی ڕەوشت و ئەدەبی بەرز و جوان ئەو کاتە دەتوانین لەگەڵ خەڵکدا بە شێوەیەکی ئۆتۆماتیکی بە شێوەیەکی زۆر ئاسایی بەبێت تەکەلوفکردن بەبێ خۆ عەزیەتدان لەگەڵ هەموو کەزار ڕەوشتمان بەرز و ئاکارمان پەسەند بێخوا لەو کاسانە مابگێڕێ بە کەڕەمی خۆی. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.